مەلا عزیزان هەروەکو ئازانن کە ئەمڕۆ 5 ئۆکتۆبرە ڕووداوێکی زۆر گرنگ بە نسبەت دراوی ئەلکترۆنی بێبی دۆجکۆین ڕوادە کە ئەویش لانجبوونی سواپی بێبی دۆجکۆینە. واتە ئەمڕۆ کە 5 ئۆکتۆبرە ئازیزان ئەم ڕۆژەیە کە بێبی دۆجکۆین هەروەکو لە پرسەکە کە دوێنێ بڵاوی کردیتەوە کە یەک ڕۆژی ماوە بوو لانچکردنی سواب یاخود هەمان ئەکسچێنجی بێبی دۆجکۆین کە ئەمڕۆ ئازیزان پێم وایە درەنگانی شەو ئەم سواپە لانج دەبێت و ئێوە دەتوانن هەروەکو لێرانە کە پۆستێکی تری کردووە دەتوانن لە فارمکردنی بێبی دۆجکۆین ڕیوارس وەربگرن واتە پاداشی وەربگرن کە لێرانە ئاماژە بە BNB بێبی دۆجکۆینی کردووە BNB بێبی دۆجکۆین USDT BNB USDT واتە ئێوە دەتوانن بە ستێککردن یاخود فارمکردنی ستێککردنی ئەم دراوانە بە یەکتر ڕیواردی وەربگرن کە هەروەکو گوتم بێبی دۆجکۆین کاتێکە تۆ ستێکی یەکەیت ئەتوانی BNB و هەروەها USDT ڕیوارد یاخود پاداشتی وەربگری. بەڵێ ئازیزان کەمی ماوە بوو لانجبوونی سواپی بێبی دۆجکۆین لەبەرەوە من هاتم ڤیدیۆیەکی بە پەلە و لە کاتێکی زۆر کەمدا ڤیدیۆ بێوە دروست بکەم. هەر کاتێک کە سواپی بێبی دۆجکۆین لانج بوو من ڤیدیۆیەکی تایبەت بووەوە دروست ئەەکەم کە چۆن دەتوانن لەناو سواپی بێبی دۆجکۆین معاملە بکەن. هەروەکو ئازانن ئازیزان لە ماوەی ڕابردوودا کە بێبی دۆجکۆین تستنێتێکی دانا بە نسبەت ئەکسچێنج یاخود سواپی خۆی و دواتر لە پێیجی ڕسمی خۆی لە تویتر بڵاو کردەوە کە ئەم سواپە لە 5 ئۆکتۆبر بە ڕسمی لانچ بێ و ئێوە دەتوانن کار بە سواپی بێبی دۆجکۆین بکەن.